مەبوونەی ساڵی نوێی کوردی و هاتنی نەورۆزەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی کارمەندانی تەندروستی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و سەرجەم دانیشتوانی قەزای دوکان و ناحەکانی و هەرێمی کوردستان دەکەین. هیواداری ئەم ساڵی خێر و خۆشی بێ کۆتا هاتنی ئەم نەخۆشی و ناخۆشیانە بێ کە ڕێکوردە هەرێمەکەمان و ئێمە ئەم ساڵ بەهۆی هاتنی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە سەرجەم ڕێکارێکە پێویستەکانمان گرتوتە بەر بۆ پاراستنی هاوڵاتیانی سنوورەکەمان و لە چوارچەوەی ئەو ڕێکارانیشدا سەرجەم پرۆژە گەشتیارەکان داخراون ئەم ساڵ و بە بڕیاری ئەنجومەنی باڵا و بڕیاری پارێزگای سلێمانی سەرجەم پرۆژەکان داخراون و ئەم ساڵ لە سنووری قەزای دوکانە هیچ گەشت و سەیرانێک ناکرێ، هیچ کردبوونەوەیەک و بەرێککەوتنێک ڕێگە پێ نادرێت لە پێناوی تەندروستی هاوڵاتیاندا و ئەگەر ئەم دۆخە نەبووایە ئێمە وەکو قایمقامەتی قەزای دوکان پلان و بەرنامەڕێژێکی تایبەتمان هەبوو بۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر و بەرنامەیەکمان دانابوو کە زۆرترین مەراسیم و ئاهەنگ و گردبوونەوە لێرە لە سنووری قەزای دوکانە ببێت و ڕێکاری پێویست بگرینە بەر و بتوانین سەیران و گەشتەکە بە خۆشی تێبڕین. بەڵام ئەم ساڵ بەداخەوە بەوەی ئەو دۆخەوە نەمانتوانیوە و من داوا لە هاوڵاتیانەکەم پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن لە ماڵەکانی خۆیان بمێننەوە و نێنە دەرەوە لە پێناوی تەندروستی خۆیان و تەندروستی هەرێمەکەماندا. ئێمەش ئێشەگیری تەندروستی ئەوانین و بە خەمیانین چرکە بە چرگە لەگەڵ دەستگا ئەمنیەکان دەستگا خزمەتگوزاریەکان هەمویان لەگەڵیانە لەسەر خەتین لە قەزای دوکان و ناحەکانیا و من لێرەوە پیرۆزبایی تایبەتم بۆ سەرجەم ئەو فەرماگە خزمەتگوزاریانە بۆ کارمەندانی تەندروستی بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە هەموو بەشەکانیەوە دەستی ماندووبوونیان نەکوژم. ئەو ئیجراءات و ڕێکارانی کە گرتومانتە بەر و لەسەر شانی ئەوان و جێبەجێ کراوە دەرئەنجامی باشیە بۆ ئینشەڵا ئەم دۆخە تێبڕین پشت بەخوا.